زەتل لەسەر ڕەوشە کارتە ئەنەرژی هەرێما کوردستانی ڕاوەستن ڕێزدار شەهریار شێخلەر شەڕازەی ئابووری و ئەنەرژیە لەگەلمات و بخێر هاتی کاکە شەهریار سپاس بۆ ئامادەبوونەوە بدیتنەوە بووچی کارمار دەهێتە ئارمانجکردن ئەف نەجارە یەکەمینە گەشتە یازدەژی بە بڕوای من کۆرمۆر گرنگێکی ئیستراتیجیکی هەیە و ji ber yedeka xwe هەم لەبەر یەدەکەکەی هەم لەبەر شوێنەکەی هەم لەبەر خاتری ئەو گرنگی کە بۆ یەکێک لە پرۆژە گرنگ و هەرە سەرکەوتووەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و تا کارەبای ڕووناکی هەیبووە لەبەر خاتری ئەوە یەکێک بووە لە بەداخەوە ئەو شوێنانەی کە زیاترین هێرشی کراوەتە سەر کۆرمۆر هەر کاتێکی هێرش دەکرد سەر کۆرمۆر هەر زۆر بە خێرایی لێکەوتەکانی بۆ خەڵک دیاری دەکەوێت کاریگەری دەتوانێت بکاتە سەر پرۆژە گرنگەکەی حکوومەت هەروەها لە ناوچەیەکە کە لە نزیک ئەو بۆشاییەکی ئەمنی زۆر هەیە و ئێستا ئەو بۆشایە ئەمنیە چارەسەر نەکراوە لە ناوچەیەکە کە نزیکە لەو شوێنانی کە لەو کەسانی کە دەتوانن هێرش و هەڕەشەی بکەنە سەر و هەروەها شوێنێکی هەستیارە لە ڕووی ئەوەی کە دیسان گازی سروشتی خۆی و بەرهەمەکانی بۆ مەترسی تێرۆریستی و مەترسی هەڕەشە دیسان تۆزێک جیاوازە لەگەڵ نەوت و بەرهەمەکانی بدیتنەوە چ بێتەکردن پێویستەش بووکو ئەف حالاتە دووبارە نەبنە بە هەمی زیانمەندن وڵاتیان ئاسایی بگرە حتا دگە حکوومەتێ حتا دگەهە کۆمپانیان بەشدار تێدەک و خوا بیانی نەژی بە بڕوای من هەتاوکوێ ئێستا ئیشێکی زۆر باش و کارێکی زۆر باش و دەستکەوتێکی گرنگ کراوە ئەمەش هەم لە ڕووی ئەوەیەوە کە کۆرمۆر توانراوە پەرەیەکی باشی پێ بدرێت تەنانەت بۆ ماوەیەک ئەگەر لە بیرمان بێت ئەمریکیەکانیش هاتن و بەرهێنانیان لەم چێلگەیەدا کرد واتە لە سەرەتادا بۆ پەرەپێدان بە چێلگەی کۆرمۆر کارێکی باش کراوە دواتر پەرەپێدان بە گواستنەوەی بەرهەمەکانی چێلگەی کۆرمۆر و دابینکردنی بۆ وێستگەکانی کارەبا ئیشێکی باش کراوە بەڵام ئەمە بە حکمی ئەوەی کە بەردەوام لەژێر هەڕەشە و گوشاری تێرۆریستی و هەڕەشە و گوشاری لایەنە نارەکاندا بووە لە سەرەتادا من پێم وا هەیە بۆ ئەوەی کە بتوانین ئاسایشی وزە لە هەرێمی کوردستان پتەوتر بکەین گرینگە کە بە گوشار لەسەر حکوومەتی عێراقی حکوومەتی فدراڵی بە هاوکاری لەگەڵ هاوپەیمانان و دۆستانی هەرێمی کوردستان و ئەو وڵاتانی کە بەشدارن لە پەرەپێدان لە ئابووری هەرێمی کوردستان بتوانین گوشارێک بکرێتە سەر بەغدا کە ئەم کەسانی کە دەتوانن ببنە هۆی مەترسی لەو ناوچەیە دوور بکرێنەوە بۆی کە جارێکی کە لەم بابەتە دووپات نەبێتەوە شەهریار ببۆرە ئەم ڕووداوانە چ کاریگەری لەسەر تێچووی بەرهەمهێنان دەکەن لەم زەویە کە کاریگەری لەسەر کارەکانیشیان ببێتن تێچووی بەرز بکەنەوە بۆ هۆی بۆ سەلامەتی خۆیان وەکو تەمینات بە دڵنیاییەوە ئەمە دەتوانێت کاریگەری نەرێنی کاریگەری خراپی هەم لەسەر ئاستی بەرهەمهێنان هەم لەسەر ئاستی توانا و خواستی ئەو کۆمپانیایانە و بانکە جیهانیەکانێک کە وان بەو کۆمپانیایانە دەدەن بۆ ئەوی کە ئیشەکانیان لە هەرێمی کوردستان زیاتر بکەن هەبێت و هەم دەبێتە هۆی ئەوەی کە ئەو کۆمپانیانە ناچار بن کۆمەڵێک ئیشی تەکنیکال بەڵام لە دەرەوەی ئیشی بەرهەمهێنانی خۆیان بۆ خۆپاراستن و بۆ پاراستنی سامانەکانیان بکەن کە ئەمانە هەمووی دەبێتە هۆی گرانتربوون و بەرزبوونەوەی خەرجیەکان و تێچووەکانیان بەڵام بە بڕوای من نابێتە هۆی ئەوەی کە ئەم کۆمپانیایانە ئیش و کارەکانیان لە هەرێمی کوردستان وە دوا بخەن نابێتە هۆی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە خزمەتگوزاریەکانی بە پشتبەستن بە چێلگە نەوتی و گازیەکانی هەرێمی کوردستان بەدوا بخە بەڵام بە بڕوای من دەتوانێت وەڵامێکی نەرێنی یا خاڵێکی نەرێنی بێت لەسەر ئاستی عێراق بە گشتی و هاندەرێ وەکو شتێک کاریگەری نەرێنی هەبێت لەسەر ئەوەی کە کۆمپانیا گرنگە نێو دەوڵەتیەکان بێنە نێو عێراقەوە چون ئەگەر سەیری ئەوە بکەین هەرێمی کوردستان وەکو گوڵبژێرێک وایە لە نێو عێراقدا لە ڕووی سەقامگیری سیاسی سەقامگیری ئابووری سەقامگیری ئەمنی کە بەداخەوە بەشێک لە گروپە نایاساییەکان یان لە یاسا بەدەرەکانی عێراق دەتوانن گورزی لێ بدەن ئەی ئەوە چۆن لە ناو عێراقدا تەعامل لەگەڵ کۆمپانیا بیانیەکان دەکردرێ
لەبە خاتیەوە من پێم وە هەیە ناوخۆی عێراقیش بۆ ڕاکێشانی وەبەرهێنەری بیانی و کۆمپانیا گرینگە بیانیەکان زیاتر زەرەر دەبینە لەو بابەتەوە. باشە و قسانەی بەڕێستن لە کاتێکدا کاک شێخ یار کە کۆمپانیا پلانی داناوە وەبەرهێنەرەکانی لە ناو کۆڕمۆردا سەرەتای ساڵی داهاتوودا بەرهەمهێنانی خۆیان زیاد بکەن لەم کێڵگەیە. ئەمڕوو داوا کاتێکە نزیکی سەری ساڵ و پلانی نوێین بخەنە جێبەجێکردندا پێتان وایە کاریگەری لەسەر دروست کردووە؟ کاریگەری حتمما دەبێت بەس کاریگەریەکەی ئەوەندە نابێت کە ئەم پلانەکەتی دەبێتەوە بەڵێ پلانەکە من پێم وە هەیە کاریگەریەکانی کاریگەریکی کاتی دەبێت چۆن سەرڕای هەموو حەسرەت و هەموو خەبەرە ناخۆشەکانی هەواڵە ناخۆشەکانی کە بوو بۆ کاریگەریەکانی لەسەر بەرهەمهێنانی گاز و کارەبا لە هەمووی حکوومەت یاریمی کوردستاندا بەڵام دەزانین کە سنووردار بووە کێشەیەکی کەسازی کردو کاریگەریەکانی وانە بۆ کە لە هەمووی چێلگەکەدا بێت وانە بۆ کە لەو 250 کەیە یان 250 میلیۆن پێی سێجایی کە لە مانگی پێشوودا کارەکانی تەواو بوو لە سەرەتای ساڵی داهاتووەوە بەرهەمەکانی دەبیندرێت کاریگەری لەو ناوچەیە نەبوو لە بەخاتیەوە من پێم وانە لە توانای بەرهەمهێنانی چێلگەکە بە گشتی کاریگەریەکی زۆری هەبێت بەڵام بەداخەوە کاریگەری بچووکی حتمما هەر دەبێت. سپاس بۆ ئێوە ڕێزدار شەهریار شێخلەر پسپۆرێ ئابووری و بوارێ ئەنەرژێ سپاس بۆ ئامادەبوونەوە ماندوو نەبن.